ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکارە. ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکارە. ڕۆژی یەکی مانگی مەی ساڵی 1986 دەنگی ناڕزایەتی چینی کرێکار دژی چەوسانەوە شەقامەکانی شاری شیکاگۆی لەرزاندە. هاواری بەسیەتی برسێتی بەسیەتی کۆیلەتی بەرز بۆوە. ئەم جیهانە کردەی ئێمەیە، بەڵام بەناڕەوە ئێمەی لێ بێ بەشین. ئیتر مل نادەین بە نەحەساوەیی و بە بەژمەینەتی. 135 ساڵ لە دوای ئەو ڕووداوە ئەمڕۆ ئەوە تەنها هاواری مەزلومیەتی چینی کرێکار نییە کە بەرز بۆتەوە، بەڵکو بانگەوازی شۆرش و ڕاپەڕینی ئەو چینەیە کە جەستەی چەوسێنەرەکانی خستۆتە لەرزین. ڕاپەڕینەکانی چینی کرێکار لە ساڵی 1948 بەملاوە ئەگەرچی بە ئاکامی نهایی خۆیان نەگەیشتون و ڕزگاری ئەو چینەیان بەدینەهێناوە، بەڵام لە ڕاستیدا ئەو ڕاپەڕینانە تا ئەو ڕۆژ سەرچاوەی زۆربەی ئەو دەستکەوتانن کە کرێکاران و بەشەریەتی پێشکەوتن خواست لێیان بەهرەمەند بووە. سەرمایەداران و دەوڵەتەکانیان ئەگەر خۆفی خەباتی ڕۆژانە و ڕاپەڕینی ئەو چینەیان لە دڵدانە بێ، بێگومان مل بە هیچ ئیسلاحات و ڕەفۆرمێک نادەن. کەوابوو هەرچی پێشکەوتنی سیاسی و کۆمەڵایەتی لە جیهانی ئەمڕۆدا دەیبینین، هەمووی لەسەر دەستی ئەو چینە و بە هیمەتی خەباتی سەنگەر بە سەنگەری ئەو هاتۆتە سەر گۆڕەپانی ژیانی ئینسانی ئەمڕۆوە. سەرمایەداران و ڕووناکبیرانی چینی دەسەڵاتدار و ئەو کورتبینانەی کە بە ئاواتی ئەوەی ڕۆژێک ئەوانیش دەستیان بە بەرهەمی ڕەنجی شانی چینی کرێکار بگات لە نۆبەدان، هەمویان لە هاوپەیمانیەکی بەکردەوەدا بەردەوام پێمان دەڵێن کە بتان هەوێ و نەتان هەوێ نظامی سەرمایەداری چارە نووسی چارە هەڵنەگرتانە. سەرنەکەوتنی ئەم یا ئەو شۆڕشی کرێکاریمان بیر دەخەنەوە بۆ ئەوەی تۆوی بێ هیوایی و بێ ئاسۆیی لە ناوماندا بچێنن. ئازادی ڕادەربڕین و ڕێکخراوبوونمان لێ زەوت دەکەن بۆ ئەوەی بێخەبەر و پرژ و بڵاو ڕامانگرن. دەوڵەتەکانیان دەخەنە گیانمان و زیندانەکانمان لێپڕ دەکەن، ئەشکەنجەمان دەدەن، شەلاقمان لێ دەدەن، هەڕەشەمان لێ دەکەن و لە سێدارەمان دەدەن. بەڵام بۆچی وا دەکەن؟ ئەگەر بەڕاستی ئەوەندە لە لێکدانەوەکەی خۆیان خاترجەمن و باوەڕیان بەوە هەیە کە دەیڵێن، بۆچی وانیگەران و دەست و پێی خۆیان ون کردووە؟ بۆچی مانگرتنێکی کرێکاری خەویان دەشەوێنێ و ئۆقرەیان لێ هەڵدەگرێ و دەیان شڵەژێنێ؟ بۆچی هەوڵێکی هەرچەند بچووکی کرێکارانیش بۆ بەرپاکردنی جێژنی یەکی مەی بە مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەیی و دەسەڵاتی خۆیان دەزانن؟ بۆچی بە فرۆفێڵ و گرتن و ئەشکەنجە و کوشتن تێدەکۆشن هەوڵەکانی کرێکاران بۆ ڕێکخراوبوون لەباربەرن؟ ئەمڕۆ لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بەڕێوەبردننی ڕێوەڕسمی ڕۆژی کرێکار قەدەغە کراوە. دەکرێت بێزەحمەت پێمان بڵێن هۆی ئەم خۆف و وەحشەتەیان لە کۆبوونەوەیەکی وەلەو بچووکی ژمارەیە کرێکار چییە؟ بێگومان ئەو ترس و خۆفەی کە نیشتۆتە دڵیانەوە و ئەو کاردانەوەی کە بەرامبەر بە هەر حرەکەتێکی کرێکاران لێیان دەیبینین بێهۆنیە. ئەوان بۆنی بوژانەوە و سەرهەڵدانەوەی چینی کرێکار و بۆنی خەباتی وشیارانە و ڕێکخراوی ئەو چینەیان دوای چەندین شکەست و پاشەکشەکە بەسەری هاتووە سەل لە نوێ بۆ هاتووە. ئەوان لەگەڵ بە بۆمبەس گەیشتنی دوایین هەوڵەکانی نظامی سەرمایەداری بۆ هاتنەدەر لە قەیرانێکی بەرین کە سەرتاپای ئەو نظامەی داگرتووە و بۆتە هۆی گرانی و برسێتی، بڵاوبوونەوەی پەتای کوشەندە و شەڕی خوێناوی لێرە و لەوێ، دەستپێکردنی دەورەیەکی نوێ لە بوژانەوەی ئاوات و ئامانجەکانی چینی کرێکاریان لە ئاستی جیهانیدا هەست پێ کردووە. ئەوان لەو کاتەوە کە بە لە خۆبایی بوونێکی ساویلکانە وتیان مێژ و کۆتایی هاتووە، خۆشبەختی و ئاسایشی جیهان لە ژێردەستی ئەواندا مۆیەسەر دەبێ و سۆسیالیزم باوی نەماوە تا ئەمڕۆ خەڵکیان برسیتر کردووە، ئاسایشیان زیاتر لە جیهان هەڵگرتووە. بۆ دۆزینەوەی ڕێگەی دەربازبوون لە قەیرانێکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە بۆ قەیرانێکی تر لە تاریکیدا پەلدەکوتن. ئەمڕۆ ئەو ڕاستیە زیاتر لە هەمیشە دەرکەوتووە کە بەرامبەر بەم نظامە و بەرامبەر بەو مەینەتیانەی کە سەرمایەداری تووشی بەشەریەتی سەردەمی ئێمەی کردووە، بەدیل و ڕێگا چارەیەکی دیکە غەیری سۆسیالیزم بوونی نییە. سۆسیالیزم واتە بەهرەمەندبوونی یەکسان و تێر و تەسەلی هەمووان لە بەرهەمی بیر و بازووی ئینسان لە کەش و هەوایەکی ئازاد و سەربەزدا، ڕزگاربوونی کۆمەلگا لە شەڕ و کوشتار و ستەمکاری و هەڵاواردن هەر بەو بەدیلە بە ئەنجام دەگات کە لە ئاسۆی ژیانی ئینساندا دەرکەوتووە و هیوامان پێدەبەخشێ و مژدەی ڕزگاریمان پێدەدات. بێگومان بربەرەکانی لەگەڵ جیهانگیری سەرمایەداری تەنیا بە یەکگرتوویی جیهانی کرێکاری دەکرێت
کەوابوو پێویستە پشت بە پشتی یەک قۆڵی هیمەتی لێ هەڵماڵین و ڕێگا نەدەین لەوە زیاتر نظامێک کە دەمێک ساڵە نیشانەکانی گەندەڵبوونی دەرکەوتووە لەسەر حیسابی هێزی لەش و دەرونی کرێکاران درێژە بەمانەوەی خۆی بدات. بەجێهێنانی ئەو ئەرکە مێژوویە پێویستی بە وشیاری ڕێکخراوبوون و یەکگرتووبوون هەیە. یەکگرتووبوون هەم لە چوارچێوەی یەک وڵاتدا و هەم لە ئاستی جیهانیدا. ئەمڕۆ جیهانگیری سەرمایەداری هەموو کەلێن و قوشبنێکی هێناوەتە ژێر چەتری چەوسانەوە و کردوویەتە مەیدانێکی گەورەی کۆکردنەوەی قازانج. هەر بەو پێیە ئەو هەلو مەرجە زیاتر لە هەمیشە بەرژەوەندەکانی چینی کرێکاریشی لێک هەڵپێکاوە. دروشمی کرێکارانی جیهان یەکگرن ئەمڕۆ لە هەموو کات زیاتر قورسایی خۆی دەرخستووە و بۆتە زەرورەتێکی حیاتی بۆ دەربازبوون لەو نەهامەتیانەی سەرمایەداری تووشی بەشەری کردووە. کرێکاران لە گۆشە و کەناری جیهان بەدەنگیەکەوە دێن، لە مانگرتنەکانی یەکتر پشتیوانی دەکەن، بەرامبەر بە دەستدرێژی دەوڵەتان بۆ سەرگیان و ژیانی ڕێبەرانی کرێکاری ناڕزایەتی دەردەبڕن و هاودەنگی دەکەن و لە ڕۆژی جیهانی کرێکاردا بۆ جارێکی تر نیشانی دەدەن کە چینێکی جیهانین و ئاوات و ئامانجەکانیان هاوبەشن. ڕۆژی جیهانی کرێکارانی ئەمساڵ لە کاتێکدایەکە سەرباری بێکاری و گرانی و هەژاری کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ هاتنی پەتایەکی کوشەندەش دەست و بەنجە نەرم دەکەن. ئەو پەتایەکە لە ژێردەستی ڕژیمێکی بێکفایەت و درۆزن، ڕژیمێکی هەلپەرست و کۆنەپەرست، ڕژیمێکی جەنایەتکار و چاوسێنەر پەرەیسەندووە. بەڕەوڕووبوونەوە لەگەڵ وەها بارودۆخێکی دژوار زیاتر لە هەمیشە ئیرادەی پتە و ورەی بەرز و ڕیزی یەکگرتووی لێمان دەوێت. کرێکارانی پێشڕە و هەڵسوراوانی کرێکاری لە کاتی ڕوودا و کارەساتی سروشتیدا هەوێنی خەمڵێنی گەلێک دیمەنی شکۆدار لە یەکگرتووی و هاوپشتی و بەهانای یەکترەوە چوون بوون. ئەوەم لەو ڕێگەیەوە ڕەنج و ئازارەکانی ئەم جۆرە کارەساتەیان لەسەر کۆمەڵانی خەڵک سوک کردووە و یەکگرتوو بە ئەزموونی دەوڵەمەندتر تێپەڕیان کردووە. با ڕۆژی جیهانی کرێکار زیاتر ئیلهام بەخشی ئێمە و هەموو ئەو تێکۆشەرانە بێکە ڕێگەی خەبات بەرەو سەرکەوتنمان گرتووەتە بەر. پیرۆز بێت یەکی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار. کومیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران یەکی مانگی مەی 2021 ڕێکەوتی 11 گوڵانی 1400 هەتاوی